ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم بەڵخێبشەی بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە ئەم شەو قسە باسەکەین لەسەر ئەو ڕووداوانەی کە بەسەر کووردا هاتووە بەسەر لایەنە سیاسیەکاندا هاتووە تا چەند توانراوە ئەم ڕووداوانە پەندیان لێوە بژیرێەوە تا چەند ینی لایەنە سیاسیەکان و کورد و هاوڵاتیان هێرێمی کوردستان توانیوانە ئەم ڕووداوانە بکەنە هۆکارێک بۆەوەی کە لەناو خۆدا یەکگرتوو بین و لایەنە سیاسیەکان و کێشە و گیر و گرفتانەی کە هەیەە وەلاینێن و ڕوبەڕووی ئەو مەترسیە گەورانە ببنەوە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەزیەی کورد و هەروەها نەتەوەی کورد و خاشی کوردستان و ئەو مافوو دەستکەوتانی کە کورد بەدەستی هێناوە دەبێتەوە توانراوە ئەمە بکرێت ئەم ڕووداوانە بۆتە هۆکارێک کە کورد یەکگرتوو بێت و یەک هەڵوێز بێت و لە پشتی یەکدی بن لە ڕووداوە نەخوازراوەکاندا چکە زانین ینی تاوە کۆم ساتەش وە لە داهاتوشدا ڕووداوی دیکە بەڕێوەیە بۆەوەی کە بەرامبەر بە کورد گەلی کورد هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان ئەنجام بدرێت بەڵام گرنگ ئەوەیە هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان چۆن ڕوبەڕووی ئەم ڕووداوانە ئەبنەوە ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر خەلیل عوسمان مامۆستای زانکۆ بە سوپاسەوە لە شاری هەولێر لە ڕێگەی سکایپ لەگەڵمانە دکتۆر بەخێر بێ هەروەها برای بەڕێزمان کاک پێشڕەوەیسی کادری پێشکەوتوی یەشێتی کە بە سوپاس و جەنابیشیان لە ستودیۆی هەولێر لە گەڵمانە بن بەخێر بێ کاک پێشڕەوە جەنابیشن لە دکتۆر خەلیلەوە دەست پێ یەکەم دکتۆر هەمومان دەزانین کورد هەر لە ڕابردوو و تاوەکەم ساتێک ئێمەش گفتوگۆکەین و ئەم ڕۆژ کە یەکی شوباتە 90 ساڵ تێپەڕێ بەسەر ڕووداوێکی خوێناوی کە بەسەر کۆمەڵێک سەرکردەی هەردوو حیزب یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە هات کۆمەڵێک سەرکردیان لە ڕۆژێکی وەی شومەدا لە دەستدا بە دەستی تیرۆرستان بەڵام پرسیارەکە ئەوەیە ینی کۆمەڵە ڕووداوێکی زۆر تراژیدیا و نەخوازرا و بەسەر گەلەکەماندا هاتووە بەڵام ئەمە بۆتە هۆکاریەوەی کە کورد پەندی لێوەرگرتە بێ یاخود نا پێشەکی سوپاسان دەکەم و هەروەها سوپاسی میوانەکەت دەکەم بە حەقیقەت ئەم کارەساتێکی یادی 90 ساڵێ تێپەری لەسەری کارەساتێکی گەورە بوو دوژمن هەمووی معلوم لە لای جەنابتان دوژمن کە کارەساتی خۆیە کە بەرامبەر هەرێمی کوردستان جیا ناکە ئەمە حزبێکی چییە ئەمە عشیرەتی چییە یاخو ئەمە لە چ شوونیکە لەبەر ئەوە دوژمن بە هەمووی شێوەیەکی دژی ئەم هەرێمە دژی ئەم پێشکەوتوویکی لە هەرێم کراوە بە حەقیقەت لەبەر ئەوە دوژمن زۆر بووە ئەمڕۆ زیاتر لەو سەردەمەیەکی ئێمە باسی ئەەکەین لە 2004 ئەمە لە لایەکی ترشەواتە ئەم هەرێمی کوردستان کە بەو شیوەی ئەمڕۆ جێوازە لە شوونەکانێکی تر لە عێراق هەر لە ڕووی ئەمن و ئاساییشەوە هەر لە ڕووی تەتەوڕەوە لە پێشکەوتووە بە حەقیقەت ئەمە زیاتر دژمن بۆ ئێمە دروست کرد نەک بەس لە ناو خۆمان بەڵکو حتا لە دەرەوەیشە لەبەر ئەوە ئەم یادە بە حەقیقەت ئەبێتە عبرەی بۆ ئەحزابەکانی هەرێمی کوردستان چۆن بتوانن بەیەکەوە ئەم هەرێمە پێشەخەن و بپارێزین ئەو ئیشەیەکی کردویانە ئەم ئەحزابانەی کە بەتایبەتی یەکەت و پارتی لەو سەردەمە تا ئەمڕۆ چۆن محاولەکەن بپارێزین وەکو چۆن دایک مناڵەکەی بپارێزیە ئەبوایە بەڕاستی ئێمەیشە ئەم ئەزمونە کە گەشتە ئەم سەردەمە ئەم وەزعیکی ئێستا ئێمە شانازی پێەکەین ئەبێ ئەحزابەکان و بەتایبەتی دەسەڵاتدارەکان شانازی بە وەزع بکەن و بەرامبەر بەیەکە و بەرامبەر دوژمن ڕاوەستن و مەجال نەیەن بە بێگانە بۆ دژمنان مەجالێکی ئەبێن کە ئەم یەکگرتووە ئەم پێشکەوتووە تێکەشێت لاسامەح الله دەستەکانە خۆش بێ دکتۆر خەلیل دێم و خزمەت جەنابێت کاک پێشڕەوەیسی ینی ئەوەی کە دکتۆر خەلیل ئاماژەی پێدایانی خاڵێکی گرنگە ئێمەگەر هەڵۆستا بکەین لەسەری بۆ نمونە لە بە ئامانجگرتنی میلەتەکەمان و ئەزمونونەکەمان و نەتەوەکەمان یعنی دوژمن جیاکاری ناکات لە نێوان لایەنە سیاسیەکان لە نێوان ناوچەکان لە نێوان کوردێکی تر هاوزمانە کە نەتەوەیەکەوە بە زمانێکی دیاریکرا قساکە کەواتە کە دوژمن جیاکاری و جیاوازی ناکا و هەمومان دەگرێت بە ئامانج بۆ ئێمە خۆمان وەکو کورد نەمانتوانیوە جیاوازیەکانمان وەلا بنین و یەکگرتوو بین لە بەرامبەر ئەم مەترسیانی کە هەمیشە ڕوبەڕوومان بۆتەوە
بەر لە هەموو شتێک سڵاو بۆ جەناب تو میوانە بە ڕێزەکە سڵاو بۆ بینەرانی بەرنمەکە ئێستاە ئەمڕۆ 19 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر کارە ساتیەکی شوبات بۆ منی هەولێری و ئەم ڕووداوە جەرگ بڕەکە لە هەولێر ڕوویدا مایەی لە دەستدانی کۆمەڵک ئازیزمان بوو لەم شارەیە کە لە هەموو یادەکانیانەوە دێنەوە یادمانەوە کە بە دەستێکی غەدری تیرۆرە شەهید کران لە ڕاستیە لە ڕێگای دوو کاراکتەری بارگاوی بەبیری ئەنسار ئیسلام لە ئەوێ ڕۆژێەوە دێن بێ جیاوازیکردن لە نێوان زەرد و سەوزە بێ جیاوازیکردن لە نێوان یەکێتی و پارتیە دێن دوو هەنگاو دەنێن کە نامۆ بە مێژوو نامۆ بە مناسبە کۆمەڵایەتیەکانە لە دوزار دەبێت تەمای خۆڵقاندن و لە دەستدانی بەدەیان مرۆڤ ئەمە وای کرد بۆ ئێمەی کورد بچێتە خاڵێک لە خاڵەکانی ڕابردوو هەموو ئەوانەی کە هەڵسەنگاندن بۆ کوردەکەن هەم لەسەر ئاسی دەرەوە هەم لەسەر ئاسی ناوەوە هەمیشە خاڵی لاوازی ئێمە نیشان دەدەن کە ئێمە دەرسمان یان کەمتر دەرسمان لە ڕووداوە ناخۆشەکان بینیوە کەمتر دەرسمان ئەم ڕووداوە ناخۆشانە ببێتە هەوێنی تەبایی نێوانمانەوە ئاخر خۆگەلی کورد ئەگەر ڕێزبەند و هەڵاوێری ڕووداوە ناخۆشەکانی بکەیت بە شێوەیەک لە ژمارە زۆرن کە هەمووی نیشانن بۆ ئەوەی ئێمەی کووردا حکمەتی لێوەگرین ئێمەی کووردا بیکەینە هەوێن بۆ تەبایی یەکێکی لەوانە کارەساتیەکی شوباتە ئێمە هەمومان دەیزانین ئێستا هەرێمی کوردستان لەژێر کۆمەڵێک فشاری هەرێمایەتی لەژێر کۆمەڵێک فشاری ناوخۆدایە کە لە دوزار پرسیاری زۆر جدی لەسەر داهاتوی ئەم هەرێمە دروست کردووە بێگومان ئەگەر ئێمە دەرسمان لەم ڕووداوانە وەرگرت باە بێگومان ئەگەر ئێمە ئەم خاڵانەمان لە بەرچاو کردبایە کە لە هەمیشە لەلایەن نەیارەکان و دژەکانمانەوە بێ جیاوازی نەکردبایە بەشەکی زۆری کێشەکانی ئەمڕۆ نەدەگەیشتن بێستە چارەسەر دەبوون بۆیە کۆمەڵک ڕووداوگەل هەن کە ئێمەی کورد پێویستە دەرسیان لێوەرگین تۆ وەرە سەیری بکە ئەگەر کارەساتی یەکی شوبات بەکردەوەی تیرۆری ڕوویداوی بەڵام خۆ شەڕی بەرەنگار بوونەوەی تیرۆر بە درێژایی سەنگەرەکانی پێشمەرگە کاتێک لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێکخراوی تیرۆرسی داعش بوو خۆ جیاوازی لە نێوان پێشمەرگەکان نەدەکرد وەرە سیر بکە کاتێک وڵاتانی هەرێمایەتی تۆپبارانی سەر سنوورەکان دەکەن جیاوازی لەوە ناکەن ئەم تاکەینە ئەم کۆمەلگایە بیرکردنەوەی لە کامە ئەم کامە حیزبەیە ئەوەکەی تر بەو شێوە حیزبەیە با جیاوازی بکەم وەرە سەیری ئۆپراسۆنەکانی وڵاتانی هەرێمایەتی بکە کاتێک دێ سنوورێکی زۆری هەرێمی کوردستان داگیر دەکەن خۆ لەوێشەوە ئەم جیاکاریە ناکەن بۆیە من وەکو تاکێک وەکو تاکێک بە غەمەوە ئەو قسەیە دەکەم ئومێدەوارم ئەگەر لە ماوەی ڕابردوو سوودمان یان ئەزمونمان لەم ڕووداوانە نەکرد بێت لە داهاتوو مای ئەزمونمان بێت بارە و سوود بینین تۆرە سیر بکە من زۆر جا بەخیلی بە هەندێک نەتەوە دەبین کاتێک هۆلۆکۆس دەبێتە مای یەگرتو و تەبایی لە نێوان هەموو جوولەکەکانی دنیا ئەو مای بەخیلیە کە ئێمەش پێویستە بەخیلێکی ئیجابی بین بۆی بیبین کاتێک ڕەشە کوژەکان لە سەرتاسەری دنیا دەبێتە هۆی دروستکردنی تەبایی لێرەشەوە من وەکو تاکێک ئومێد دەکەم هێزە باڵا دەستەکان بە پلێک پارتی دیموکراتی کوردستان و اینجا ئەوانی تر بە ڕێزبندەوە بگەن بەرژەوەندی حیزبیەکان بەلاو بنێن و بێنە سەر مێزی گفتوگۆ بابەتە نەتەوایەتەکان لە بەرچاو بگرن چونکە دۆستەکانمان هەمیشە ئامۆژگاریان ڕێنویانیان بۆ ئێمە ئەوەیە بە تایبەت لە دوا هەمین سەردانی وەفدی باڵای ئەمریکا کە ئێمە تەبابین بابەتە ناوخۆیەکانمان بە دیالۆک و بە چارەسەر بکەین بۆیە ئومێدەوارم ئەم یادەمایی تەبە دروستکردنی تەبایی بێت مای خێراکردنەوەی ئاشتەوایی و دانیشاندنی نێوان حیزبەکان بێت زۆر باشە مەسلەی کاک پێشڕۆ ئەم جیاوازیە کە لە نێوان لایەنە سیاسەکانە هەیە خۆ جیاوازی و بوونی بیرروڕای جیاواز یعنی ئەمە شتێکی زۆر ئاساییە و ینی ئەمە منطقی ئەگەر هەبێ لە نێوان هەموو لایەنێکی سیاسی یاخود لە نێوان بەگشتی ینی هاوزمانان و هەروەها ینی نەتەوەیە کە لەسەر خاکیشی دیاریکراوەژی بەڵام گرنگ ئەوەیە ینی خاڵی بەیەگەشتنی جیاوازیەکان ینی چۆ بێت و ئەو لایەنانی کە ئەبنە کەمکردنەوەی ئەو جیاوازی ئەو ناکۆچیانە دەبێت چۆن مامەڵە بکەن لەوەی کە بگەنە خاڵی بەیەگەشتن بەڕاستی خۆی لە هەموو دنیا هەمیشە
ڕامان جیاواز بینین بۆ کایەکان بۆ کای سیاست بۆ کای حیزبایەتی بۆ کای کۆمەڵایەتی بۆ کۆی کایەکان ڕێگایکی تەندروست و ڕێگا پێدراوە تەنانەت بەشێک لە بیرمەندە گەورە جیهانەکانیش هەمیشە هێمان بەوە بردووە لە ئەنجامی ئەم جیاوازیانە مای گەشەکردنی کۆمەلگا دەبێت لە ئەنجامی ئەم جیاوازیانە مای چوونە پێش و تەکان دروستکردن بێت بەڵام تا ئەو ئەندازەی نەبێتە هۆی دروستکردنی فەوزا تا ئەندازەی نەبێتە هۆی دروستبوونی لێکترازان ئێمە هەمومان دەیزانین ئەگەر حیزبەکان بە یەک جیاواز بە جیاواز بیر نەکەنەوە نیشانەی ناتەندروستیە ئەی ئەگەر هەموو جیاوازی تێدا نەبێت بۆ حیزبی جیاواز هەیە بەڵام ئەم جیاوازە نەبێتە هۆکار تا سەر جیاواز بن نەبێتە هۆکار تا بەرامبەر کایەکان جیاواز بن ئاخر خۆ هەمومان دەیزانین ئێستا بەنمونە هەرێمی کوردستان لە بەردەم شەپۆڵی هەڵسانەوەی تیرۆرە چۆن دەکرێت بەنمونە ڕامانی من ببێتە هۆی کەم دروستکردنی کەم تەرخەمی بەرامبەر چەگەرەکردنی ئەم ڕێکخراوانە بۆیە کاتێک من دەڵێن ببێتە هەوێن بۆ دروستکردنەوەی تەبایی بەو ئەندازەیە بەو تا ئەم سنوورەیە هەمومان دەیزانین حیزبایەتی ڕامان جیاوازی دەبێت ئامراز بێت بۆ گەشەکردنی کایە بەرفراوانەکە کە پێی دکتر کایە نیشتیمانیەکە هەرێمی کوردستان بە پارتیتەوە بە یەکێتیتەوە بە گۆڕانتەوە بە شوعیتەوە بە بێلایەنەکانتەوە بە نەوەی نوێتەوە لە دوازار هەمومان لە ناو کەشتیەچین ئەگەر ئەم جیاواز بیرکردنەوە مای ئاراستەکردنەکی تەندروست نەبێت بێگومان لە دوازە ناگەینە کناری ئارام بۆیە من بەش بە حاڵی خۆم لەگەر ئەوەم جیاواز بیر بکەینەوە لەگەر ئەوەم جیاوازی ببێتە بنەما بۆ پێش دروستکردنی پێشبڕکێکی ئیجابی لە نێوان حیزبەکان لە پێناو خزمەتکردن لە پێناو ئاشتەواییکردن لە پێناو زیاترکردنی شەفافیت لە پێناو نێشتنی گەندەڵی بەڵام لە دوازار ئەمە نەبێتە لای لێکترازانێکی سەرتاسەری کە ترس لەسەر قەوارەکەمان دروستکات مەسلەی ینی زۆر جار کاک پێشڕە ئەو بۆیە ناچمەوە لای دکتۆر جارێ هەندێک کێشە هەیە لە گەیشتن بۆی کە پەیوەندێکی وەرگرینەوە بۆیە پرسیارەکان لەگەڵ جەناب تا بەردەوامەکەم کاک پێشڕە بمان بوورە مەسلەی ینی دوژمن هێندە سوودی بینیوە لە درز و ناتەبایەکانی ناو ینی گەلی کورد و هەروەها ناو نێوانی لایەنە سیاسیەکان هێندە خۆمان پەرۆژ نەبووین بۆی کە ئەم درزە بەرەو ئاقارێکی ینی کەمبوونەوە بەرین یاخود برینەکانمان کە بەرەو ساڕێژبوون بەرین چێوای کردووە کە ئەو برینانە هەمیشە ینی چۆنەڵی ساڕێژ نەبێ وە خوێی پێوە بکرێ ئەمە خۆمانین یا زۆر جار ئێمە دەستی تاوان وهروەها تۆمەت بەخشینەوە بۆ یەکتری دروستەکەین وای کردووە کە ئەم درزانە زیاتر بێت من جارێک لەگەر کەسێکی غێرە کورد قسەم کرد لە مناسەبەیەکە ئیتر ڕێگاکە درێژ بوو لە ڕێگا باسمان کرد ئەمە قسەیەکی کرد کە بۆ من مای سەرنج بوو وتی ئێوە کاراکتەرێکتان هەبووە ئەگەر لە داهاتوش دەستکەوتێک بۆ ئەم قەوارە هەبێت جێپەنجەی ئەم کاراکتەیە هەر پێوەی دیارە مەبەستم لە خودی مام جەلال بوو تۆ وەرە سیر بکە کاتێک ئەم قسەی وەکو دیباجە باز دەکەم دەمەوێت دوو چیرۆکی مام جەلال باز بکەم کە دروستکردنی ئاشتەوایی بوو شەڕی نەگریسی ناوخۆ بە شێوەیەک باڵی بەسەر هەرێمی کوردستانە کێشا بوو کە وای کردبوو هەرێمی کوردستان قێزەون بی لەلایەن وڵاتانی جیهانیەوە هەرێمی کوردستان مای هاوکاریکردن نەبێ لای وڵاتانی ناوخۆ ئەوش بەهۆی شەڕی نەگریسی ناوخۆوە جەنابی مام جەلال بێ ئەوەی گوێ بە هیچ کەسێکەوە بدات فشارەکان بە هەموو بەلاوە دەنێت لە تورکیاوە دەگەڕێتەوە خۆشی پەیوەندی دەکات بە ماڵی بارزانیەوە پەیوەندی بە کاک بەسعود بارزانیەوە دەکات دەڵێ من میوانی ئێوەم ئەم میوانداری و دەست پێش خەریە دەبێتە دەستپێک بۆ کوژانەوەی هەتای شەڕی نەگریسی ناوخۆ کە لە 2000 مای دروستکردنی تەکانێک بوو بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان هەمووشمان دەیزانین لە سای ئەم ئاشتەوایی هەرێمی کوردستان چەند چووە پێش دۆ ئەوێ ڕۆژێەوە ئەمە یەک دووشیانەوە کاتێک دەیزانین جەنابی مام جەلال لە دەستپێکی پرۆسیسی ئازادی عێراقا بە شێوەیەک هەنگاوینە کە بابەتە حیزبیەکانی بەلاوەنە بابەتە نیشتیمانەکانی کردە پێشینە لە بەغدا بە شێوەیەک هەنگاوینە هەنگاوەکانی مای دروستکردنی کاریگەرترین هێز بوو کە هەرێمی کوردستان بوو هەم لە زمانی ئەنجومەنی حکومە هەمیش لە دروستکردنی حکومەتی ئینتیقالی هەمیش لە دروستکردنی حکومەتی هەمیشەیە هەمیش لە دروستکردنەوەی دەستوری هەمیشەیە عێراقا ئەموو ئەم وێزگانە
ئێستا قەڵغانن بۆ پاراستنی هەرێمی کوردستان بێگومان مامجلالیش ئەوێ ڕۆژێەوە بە پاڵپشتی کاک مەسعود بارزانانی بە پاڵپشتی کاک سەلاحەدین محەممەد بادین بە پاڵپشتی کاک مامۆستا عەلی باپیر و کۆمەڵە کاراکتەری تری ناو گۆڕەپانی سیاسی ئەمە وای کرد قەڵغانێک بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت تەنان لە هەموو کاتەکانەوە کاتێک شۆڤینی عەرەب یەکگرتوو دەبن کاتێک ڕەگەزپەرستی عەرەب لە پەرلەمانی عێراقا سوننە و شیعە بەلاوە دەنێن بەرامبەر هەرێمی کوردستان یەکگرتوو دەبێن تاکە قەڵغان کە کورد دەتوانێت بەرگری لێ بکات بریتێ لە دەستوری هەمیشەی عێراق دەستکەوت و بەرهەمی ئەم دەستوری هەمیشەی عێراقیشە بریتێ لە ئەو تەبایەی کە مامجەلال و کاک مەسعود و کاک سەلاحەدین و کاک عەلی باپیر و ئەمانە دەستیان پێکرد بوو بۆیە ئێستا لە هەر کەسێکی سیاسی و ناسیاسی تەنانەت بچی لە شێتێکی سەرشەقامیشا بپرسی وێ ڕای ڕێزم زۆرم بۆ شێتەکانیشەوە پێیان بڵێ برێ باشترین کاتەکان کامانن بۆ هەرێمی کوردستان دلێ و کاتانن کە کورد تەبا بوون وای دەکرد لە بەغدا بە زوڵاڵی وای دەکرد لە کورد لە بەغدا باشتر پێداگری بکات تەنانەت بگاتە ئەو ئاستەی کە بۆ ئاشتەوایی نێوان شیعەکان بۆ ئاشتەوایی ناو سونەکان داوا لە کورد بکەن بێن ئاشتەواییان لا دروست بکەن ئەمە لە ئەنجامی چی بوو لە ئەنجامی ئەم حکمەتە بەهێزەی جەنابی مامجەلال بە پاڵپشتی کاک مەسعود و کاک خۆی کاراکتەرەکانەوە کە یەکگرتوویەکی دروست کردبوو بەڵام بینیشمان لە ماوەی ڕابردوو کاتێک کورد بەچار ئەجەندا چۆ بەغدا ئەمە وای کرد ئێمە نەتوانێت ئێستیقرار و تحقیقی داواکانمان بکەن بۆیە ئێستا لە هەرێمی کوردستان وەکو لە دوهەمین سەردانی وڵاتانی دۆستیشمان لەسەر ئاستی ئەمریکا ئەوروپا هەمیشە ئامۆژگاری و هۆشداریان بۆدا بوو کە پێویست دەکات بە تایبەت دوو حیزبی باڵا دەست بەرژەوەندی حیزبیەکان نەبێتە مای دروستکردنی لێکترازان بەڵکو دەبێت تەبابن و کێشەکان چارەسەر بکەن لەوێ و بەیەکگرتوو بێت کاتێک ئێمە دەیبینین وڵاتی گەورەی وەکو ئەمریکا وڵاتانی گەورەی وەکو ئەوروپا وڵاتانی گەورەتری جیهانیە هەمیشە ویستیان لە دروستکردنی هەرێمێکی یەکگرتووە لە بەیان نامەکانیان لە دیدارە فەرمیەکانیان معلومە لە لای ئێمە دەمانەوە یەکگرتووی بە تەباییەوە دێتە دی ئاخر خۆخودی ئەگەر هەر کەسێک ورد بێتەوە لە پەیامەکانی مەگۆرگ وەکو سەرۆکی دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە ناو کۆشی سپیە کاتێک پەیامی ڕسمی وڵاتی ئەمریکای پێبوو هۆشداری و ڕێنمایەنەوە بوو کە تەبابی بەتایبەت دوو هێزە باڵا دەستەکە و هەمووشمان دەیزانین کاتێک لە ماوەی نزیکی ڕابردووە هەردوو حیزبی باڵا دەست لە باشووری کوردستانە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی کۆبنەوەیان کرد چەندە مای ئیجابی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو بۆیە ئەم ڕێنوەیە هیچ تەرجەمەیەکی ناوێ هیچ بیرمەندەکی ناوێ بێ شەن و کەوی بکە بەڵکو ڕێگایەکی زۆر سادە و ساکە تەبایی بەهێزی لە دواوەیە ناتەبایی ناهێزی لە دواوەیە لاوازی لە دواوەیە لێکترازانی لە دواوە بێگومان لە ئەنجامی ئەم لاوازیە ماڵوێرانیش دروست دەبێت دەست خۆش کاک پێشڕۆژیان دێمەوە خزمەت جەنابەت بڵێ دکتۆر خەلیل ئیسماعیل ینی ئەمەوە پرسم وەکو کاک پێشڕۆژ ئاماژەی پێدا ینی بۆ نمونە ئێمە کە ناتەبا دەبین و لەسەر کۆی ڕووداوەکان کە بەسەرمان هاتووە یەکەڵوێز نابین و پەندی لێوەرناگرین و نابێتە کۆکەرەوەی نێو ماڵمان و نابێتە قەڵغانێک بۆ پاراستنی ئەو دەستکەوتانی کە هەمانە بەدڵنیایی و ماڵوێرانی بەدوایێت ئێمە ئەنی زۆر سەیرە دۆستەکانمان پێمان ئەڵێن یەکگرتوو بن بەڵام بە قسەیان ناگەین دوژمنەکانمان زۆر جار ناڕاستەوخۆ پێمان ئەڵێن یەکگرتوو بن کەچی بە قسەی ئەوانیش ناکەین هۆکاری ئەم ناتەبایی و ئەم جیاوازی و زۆر جار ئەم دوورکەوتنەوانە بۆچی نەتوانراوە لە ناوەندێکی گرنگی زانستی ئەم وڵاتەمان کە بۆ نمونە زانکۆکان بێ دیراسەیەکی جدی لەسەر بکرێت بۆ نمونە ئەی بۆ عارەکان دەربخرێ بڵێ ئەمە نوقسانیەکانە بۆی ئێمە ناگەینە تەبایی و خاڵی بەیەگەیشتن ئەمە کراوە دکتۆر یا نەخێر نەکراوە و ناشتوان لێ بکرێت گومانی تێنیە ئەو مەسئلەکە دوو لای هەیە لایکی مەحەلیە و لایکی ئیقلیمیە ئێمە لە چەندسی ملەتی کورد لە شوونێکی دامەزراین سێ دەوڵەتێکی گەورە سێ دەوڵەتێکی هەریەکی لەو دەوڵەتانە حەضارەتێکی کۆنێکی خۆی هەیە قووەتێکی خۆی لە کاتی خۆی هەیە ئەوە ئیرانیەکان و تورکەکان و هەروەها عەرەبەکان ئەم سێ دەوڵەتە هەمویان سراع و منافسەیان هەیە لە بین خۆیان چۆن بتوانن ئەم هەرێمی کوردستان داگیر بکەن جەناب دەزانی تورکیا هەوڵێکی بەردەوامە هەر لە مێژەوە تا ئەمڕۆ هەروەها ئیران لە بین ماوە
محاولة أكا تأثيرك ضغطك لسر هريمي كردستان وعرب كانش بهماشي حتى حكومتي اتحادي أوش نوعك لبير كردنيكي هي جوازة لو بير كردني هريمي كردستان أما للايكي أما بتأكيد قولتيني مشكلة كأم هريمة لكاتي بيشكوتو بيت لكاتي يقرتو بيت سيدك أن تداخلك بشيويكي مباشر يا غير مباشر بو إيشوكاري هريمي كردستان تاكو تيكي بن ياخو نيرن أو بيشكوتو بريت بتشيت بيشتر أما لايكي تشاو ناو خومانيشا بحقيقة أما مشكلتي قوريش مان هي إما لنا خومان أبوايا زياتر لسار آستي نتوأبين وأما مسائلي مصلحي شخصية مصلحي حزبي بخين لا يوا لكاتيكي أو وضعيكي إما همانة إما جاري دولة نين إما جاري دصلات مان مجير دصلاتي كتيرة أما أبيت مايكي زياتر يقتربوين وزمان مان يك أبيت قوة مان يك أبيت بتابتي كأتشينا بغا لقل بغا داني شنو مسائلك نتوي خمان باسكين إما لكاتي دستوري 2005 جوا بداخل تا أمره أو اشتاليك لدستور هاتوا كبيواندية بملتي كرد تا يستا جيبجي نكراوا بالنسبة ما دي صوتشل بالنسبة ما دي بيودي نوتو غاز هروها بالنسبة بيشمرقة مسائلي بجة باش أما أبواي أبيتها هنقاويك بو أم دصلات دارانيكي هريمي كردستان زياتر بير بكن كمسألة براستي أيوه شون إيما بقوة بشين برامبر أم دو أم حكومتي مركزي كبتوان التأثير كيدا سريانة وناي هيلين أم مطاطييكي بردوام بيت ظالبي لسر علاقاتي إما لقل حكومتي اتحادي أمره حكومتي كتازة درسبوه وإما دل خوشيمان هي بنا بشيويكي قشتي بالنسبة أم حكومته وعدياوة أم مسائل عليك باسم كرد وردة جيبجيك بلام لبرو سيرة كاين مشاكل كتير درس بو لمسألة محكمة اتحادي أم محكمة اتحادي كي إما تجربة مانية لقلي لكاتي نزيك بون مان هبية لقل حكومة اتحادي وإيش كمان برو باشي أشيت سيرة كاين نوعي كلا مشاكل درسك بوم واتأوي مش وستنبلي موا أم دائرة شوار دائرة كما هنا زغتك لسر دصلات داراني حكومتي هريمي كردستان بو تيقداني أم وضعه وبو دواخستني أم وضع إن جاء إما أبواي أما أبيت مايي زياتر هولي يقبون من هبيت زياتر يقرتن من هبيت كأمين أمينين دجمن ما زورة ومحاولة كأم دجمن دسكوتكاي إما كأما بخوين الشهيدان كراوة وشان هاصل هوليانيا بيكتيو ببارتيو بأحزاب كاني كتير أبواي أبيت ما يقرتو وما يقدنج برامبر دجمنان باش الدكتور خليل يعني مسألة شي جرينج باسكر مسألة قوي تداخلات وڵاتانی هەرێمایەتی و زلیێزەکان لە بەرژەوەندی خۆیان و یەکلایکردنەوەی هەندێک یعنی دۆسەی گرنگ لەسەر مەیدانی هەرێمی کوردستان و لەسەر خاچی هەرێمی کوردستان بەڵام یعنی پرسیارەکە ئەوەیە یعنی هەمیشە کورد و سەرکردەی سیاسی کورد و لایەنە سیاسیەکانی کورد بوونەتە بەشێک لە ئەجندای هەندێک لە وڵاتانە و خودی خۆیان دابەش بوون بەسەر بەرژەوەندی ئەم وڵاتانەیە پێ وانییە ئەمە جارێکی دیکە کارەساتێکی گەورەیە کە هەم بۆ قەزیەکەمان هەم بۆ خاکەکەمان هەم بۆ مەسەلەی قەوارە دەسووری کە هەمانە لە چوارچەوەی وڵاتی عێراقا ئەوەیکی باسم کرد ئەوە جێگای داخە بە حەقیقەت جێگای داخە کە ئەیبینین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەو خبرەیە بەو تەجروبەیە بەو دڵسۆزیەکی توانیان ئەم هەرێمە بگانە ئەو ئاستە کە سەیرەکەین جاربەجار ئێمە ئەبینە مایەی دەستکرد بۆ تورکیا یا بۆ ئیران یا بۆ سعودیە یا بۆ جیهاتێکی تر بە حقیقت ئەوە مشکلەکەی ئالێرە ئێمە چۆن بتوانین دەربازە بین لەم کارەساتەیەکی ئێمە ڕۆژ بە ڕۆژ گەورەتر ئەبێت کە ئەبوایە بە پێچەوانی وەکو باسم کرد ئێمە کە ئەیبینین دژمنمان زۆرە هەم لە ناو خۆمان هەم لە دەور و پشتمان کە ئەبوایە ئەمە ئەبێتە مایەی بیرکردنێکی تازە بیرکردنێکی نۆ چۆن بتوانین ئێمە بەتایبەتی لەم مەرحەلەیەکی زۆر هەستیارە ئەم مەرحەلەکە زۆری گرنگە بەڕاستی تەقریری مەسیری هەرێمی کوردستان لەم ماوەیە دروستە بێت لەبەر ئەوە داوا ئەەکەم لە دەسەڵاتدارانی
هەرێمی کوردستان بە پارتی بە تایبەتی بە یەکەتی بە تایبەتی بە ئەحزابەکانی کتر ئیعادەی نەزەر بە خۆیان بکەن و بتوانن چۆن بتوانن ئامانجی ئەو ملەتە بگەنە ئاستێکی خۆی. دەست خۆش دکتۆر دێمە خزمەت جەناب بەڵە کاک پێشڕوانی وەکو دکتۆر ئاماژەی پێدا مەسلەی ینی گرنگ لێرەدا بۆ لایەنە سیاسیەکان بۆ خەڵکی کوردستان بۆ هەرێمی کوردستان دەربازبوونە لەو کۆمەڵە کێشە و گرفت و ئالەنگاری قورسانەی کە ڕوبەڕووی لایەنە سیاسیەکان و خەڵکی هەرێمی کوردستانە بێتەوە بەڵام پرسیاری گرنگەوەیە ئەم لایەنە سیاسیانە ئەیانەوێت دەربازیان بێ و ئەیانەوێ قەزیەکەمان بە ئاراستەی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی چارەسەر بکەن و پارێزگاری لێ بکەن و کۆدەنگی ئەوەندە قورسەوە ناتوانرێت دروستکرێت یاخود ئەتوانرێت ئیجماعیشی نیشتیمانی هەبێت لە چوارچێوەی خاشی کوردستان و هەروەها قەزیەی کورد و هەروەها ناوچە دابڕێنراوەکانمان بەدیایی کرێت چکەمە لە 150 خاچی هەرێمی کوردستانمان لە دەستداوە لە کۆمەڵێک ڕووداوی نەخوازراوە. لە ڕاستیە هەرێکێک لە حیزبە سیاسیە باڵا دەستەکان و حیزبە بەهێزەکانی هەرێمی کوردستان ئۆباڵی مێژویان لەسەر شانە هەر کەسێکیان کەم تەرخەم بن لە ئاست دروستکردنی کۆدەنجێکی نیشتیمانی لە پێنا و دروستکردنی بەردەباز بۆ دەربازکردنی هەرێمی کوردستان لەم قۆناغە لەژێر ئیلتیزاماتی ئەخلاقی و نەتەوایەتیدان هەر کەسێکیان کەم تەرخەم بن لە دوازە کۆمەڵانی خەڵکی کوردستان سزایان دەدا وەکو چۆن لە دێر زەمانەوە کاتێک کاراکتەرێک لە ئاست خۆی نەبووە هەتا لەناو کووردە بە ناشێنی باز دەکرێت بێگومان لە داهاتووشە ئەمە بۆ داهاتووشە زۆر زیاتر ڕاسترە چونکە ئامرازی ئێستا ئاگایی ئامرازەکانی ئێستا ئاگایی خەڵک بە ئەندازەیەکە بە ئاسانی ڕەش و سپیلێک دەکاتەوە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە خۆشببختانە کۆمەڵک وڵاتانمان هەیە لەسەر ئاسی دینیا هەمیشە لە کاتە قورسەکان دێن فشارمان لەسەر دەکەن خۆ بەشێک لە شەنوکەوکردنی شەنوکەوەکانی هاتنی مەگۆرگ وەفدەکەیەوە بەو ئاراستەیە کە بەشێکیان فشار بوون لەسەر هەرێمی کوردستانە لەسەر حیزبە باڵا دەستەکانە بۆ دروستکردنی بۆ دانیشتن و دروستکردنی دیالۆگ بە کردارە چیش بینیمان لە ئاستیوان بەتایبەت پارتی دیموکراتی کوردستانەوە کاراکتەرەکانیان بۆی دەڵێن پارتی لە بەرەوەی ئیلتیزاماتی تاریخی لە هەمویان زیاتر لە سەرشانی ئەوێ چووکە ژمارەی کورسیەکانیشی زیاترە ئۆتۆماتیک لە دوای هاتنی مەگۆرەکە قسەکانیان گۆڕە خۆشببختانە بۆ هۆکاری ئەوەشەوە کە دانیشتنی نێوان هەردوو مەکتەبی سیاسی ڕوو بدە بینیشمان دوێنێ وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانی هێمای بۆ کرد کە کۆبنەوەی تریشە ئەنجام دەدرێت بێگومان ئەمانە ویستی باشن پێویست دەکات کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستان پاڵپشتیان ویستە بکە چونکە ئەزمون کراوە لە ماوەی ڕابردوو ناتەبای بینی پارتی و گۆڕان مەترسی لە سەهرێم دروست نەکردووە ناتەبای بینی یەکێتی و یەکگرتو مەترسی لەسەر هەرێم دروست نەکردووە لە ماوەی ڕابردوویان لەگەر کۆمەڵە بیان لەگە بستنەوەیە بەڵکو ناتەبایی بینی پارتی و یەکێتی ئەوان مەترسی لەسەر دروست کردووە چونکە بەداخۆ قسەیە دەکەم ئێستاشی لەگەردا بێت بە جێرەی دوهامین پرۆسی ئینتیخاباتەکانی هەرێمی کوردستانەوەی پەرلەمانی عێراقەوە زۆرترین دەنگەکانی یەکێتی لە زۆنی سەوزە وەکو زۆرترین دەنگەکانی پارتی لە زۆنی زەردا وەکو دوو جیهازی زانیاری وەکو دوو یەکەی هەفتا وەکو دوو پۆلیس وەکو دوو هەموو ئەمانە وامان لێ دەکە ئیلتیزاماتە گەورەکە لە ژێر باڵی ئەم دوو حیزبەیە ئەم دوو حیزبە دەبێت بە ئەرکەکە هەڵسن بۆیە ئەمنیەتەی کە لە ناو پارتی دیموکراتی کوردستان هەیە وەکو چۆن ئەمنیەتی لە ناو یەکێت نیشتیمانی کوردستان هەیە بۆ دانیشتنی دیالۆگ بۆ بۆ سازدانی دانوساندن بۆ دروستکردنی ژینگەیەکی لەبار لە پێناو ئاوەشتەوای ئەم دوو حیزبەیە حەقوایە پاڵپشتی بکرێت لەلایەن حیزبەکانی تریشەوە من بەش بە حاڵی خۆم پێم وایە وێڕای ئەو هەموو جیاوازیەکە لە ئێستا لە بینی دوو حیزبەکەیە دەبینین بەڵام ویستێکی گشتگیری شەیە بۆ دروستکردنی ئەم کۆدەنجیە پرسیارەکەی جەنابەت لەو شێوەوە سەرچاوە دەگرێت کۆدەنگ دروست نابێت ئەی ئەوە نییە وا کۆدەنجی لە نێوان هەردوو حیزبەکانەوە باشە ینی پرسیارەکەش ئەوەیە دروستە بێت وەکو جەناب دەڵی کاک پێشەوە بەڵام دروستبوونەکە زۆر جار ینی بۆ بەرژەوەندیشی کاتیە بۆ بەرژەوەندیشی دوورمەودانیە کە ینی استراتیژ بێ بۆ پاراستنی ینی خاک و نەتەوە و ئەو دەستکەوتانی کە بەدەساتەوە خۆی ئەمەیە قسەکە بێگومان قسەکەی تو ڕاستە من بەش بە حاڵ خۆم ئومێدم دەکرد ستراتیژ درێژخایەن ئەم دوو
گۆدەنجە دروست بێت نەک بۆ ئێستا بۆ 50 ساڵی تر کار لەسەر پاراستنی هەرێمی کوردستان بکەن کار لەسەر بنەمای دروستکردنی بنەماکانی دروستکردنی دەوڵەت بکەن کار لەسەر دروستکردنی ژێرخانێکی هاو بەش دەبینی بە باشووری کوردستان بکەن چونکە ئەم هەرێمە پێی دەکوتێ هەرێمی کوردستان تەنها پەیوەست نییە بە کوردی باشووری کوردستانەوە کاریگەری ئیجابی لەسەر کوردی باکوور هەیە کاریگەری ئیجابی لەسەر کوردی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا تەنان لەسەر کۆی ڕەوەندی کوردی هەیە لە دنیا ئێکەواتە ئۆباڵەکە زیاتر لەسەر ئاسی ئەمانن بەڵام پرسیار لێرە ئەوەیە من هاوبیرم لەگەرەوەی جەنابەت کە پێویستە بەو شێوەیە بێت بەڵام لە پێینی سازنەدان و سازدان بەو شێوەیە کاتێکامە باشترە بێگومان ئەم کاتێ باشترە بە دڵنیایی ینی کەواتە بەردەوامیدان بە گفتوگۆ هەمیشە ینی لە دوورکەوتنەوە و ناکۆشیەکان باشترێکە دەست خۆشکاگ پێشڕە و ڕێگا ڕاستەکە ئەمەیە بەڵێ بە دڵنیایەوە دکتۆر خەلیل ینی بۆ نمونە ئێستا ئێمە ڕاستە باز لە دۆخی نێوهەرێمی کوردستان و نێوان لایەنە سیاسیەکان و ئەو ڕووداوە تراژیدیا و ینی قورسانی کە بەسەر گەلی کووردا هاتووە ینی زۆر جار لە هەندێک لە دۆخ و مەواقیفەکاندا وەکو کاک پێشڕەویش ئاماژەی پێدا ئەی نزیکبوونەوە هەبووە و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان هەبووە بەڵام گرنگ لێرەدا ئەوەیە بەردەوامبوون لەسەر ئەم ڕێککەوتن و کۆدەنجی و لێک تێگەیشتنە هەروەکو کاک پێشڕە وتیت ئەم مەسلەی کە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان هەیە یعنی زەمانە بۆ ڕۆژاوای کوردستان لە داهاتوودا بۆ باکووری کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کەواتە کە ئێمە قەزیەکەمان لە باشوور هێندە گرنگ بێ و هێندە استراتیژ بێت چۆن نتوانین ڕێگەچارێکی گونجاومان هەبێ بۆی کە بگەین بەو تەبایە بەردەوامی کە هەمیشە ئێمە لەسەری بڕۆین بەڵی وەکو باسم کرد یعنی ئێمە ئەو سێ دەوڵەتە یا زیاتر لە دەور پشتمانە ئەوە تەنها بەس زەخت ناکە لەسەر هەرێمی کوردستان بەڵکو هەر لە ڕۆژاوا و لە ڕۆژ هەڵات و هەروەها لە باکووری کوردستانیشە ئەمانە هەمووی عینی ئەم دەوڵەتانە عینی ئەو مەجموعاتانە زەختەکە لەسەر ملەتی کورد بەگشتی ئەمە لەبەر ئەوە ئێمە تەجروبەی هەرێمی کوردستان ئەبێتە نمونەیەکی بۆ نەک بەس خۆمانە نەک بەس داخلی عێراقی ئیتیحادی بەڵکو بە نسبەتی کوردەکانێکی لە دەور پشتمانیشە ئەوانەیشە سەیری ئێمە ئەکەن چەند ئێمە پێش ئەکەوین چەند ئێمە ناجح هەبین لە ئیشوکاری خۆمان ئەوانە ئەبێتە بەتەئکید دەبێتە مایەی قووەتێک هێزێک بۆ ئەوانەیشە لەبەر ئەوە بە حەقیقەت ئێمە بۆچی ئەڵێم زغوتمان زۆرە زەقت زۆرە لەسەر ملەتی کورد و بەتایبەتی لە هەرێمی بۆچی بەتایبەتی لەسەر هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان ئەمە ماوەیەکە توانی تەجروبەیەکی خۆی ناجح بێت و ئیسباتی وجودی خۆی ئەکا وەکو ملەتێک وەکو دانیشتوانێک وەکو نیشتمانێک لە ئەم منطقە نمونەی ئەبێت بۆ بەیانی بۆ هەروەها کوردستانی سووریە نمونەی ئەبێت بۆ کوردستانی تورکیەوە هەروەها بۆ کوردستانی ئێران لەبەر ئەوە زەختەکە زۆرە بێ لەسەرمانە و ئەبی ئێمە زیاتر ئاگادار بین کە چۆن بتوانین دەربازە بین لەو زغوتانێکی لەسەرمانە هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەیشە بۆ مەسەلەی دەرەوە دکتۆر خەلیل ئەو دابەشبوونە دووجەمسەری کە ئێستا دروست بووە و ئەو ڕووداوە قورسانی ئێستا کە لە ئەوروپا لە بەشێکیدا ڕووەدا بە تایبەتی شەڕی ئۆکراین و رووسیا کە وا ساڵێکی تێپەڕان و خەریکە دەبێتە شەڕی ئەوروپا و ئەمریکا لە بەرامبەر رووسیادا وارووا تێوەگلانی زۆرێک لە وڵاتانی دیکە وەکو ئێران لە جەنگەکە وارووا هەندێک وڵاتی دیکە بە هاوکاریکردن ئێمەش وەکو کورد خەریکە بۆ مەسلەی ینی بابەتی وزە دێنە ناو ینی دۆخی جەنگەکەوە بەڵام کورد پێویستە ئالەم بابەتەیانە چۆن لە بەرژەوەندی خۆی ینی یەکلای بکاتەوە پێویستە کورد بەسەر باڵێک یاخود بەرەیەکیاندا یەکلا بێتەوە یاخود نەخێر ینی بێلایەنی خۆی حیادی خۆی پارێزێ لەم بابەتەیە گرنگە بووی یاخود ئەتوانێت بیپارێزێ ئەم ئەگەس ملاحەزەت بکەیدن لەم ماوەیە خاصەتەن لە دوای شەڕی ئۆکرانیا لەگەڵ رووسیە سەیرەکەین ئەمریکا محاولاتێکی بەردەوامە لەگەڵ عێراق بەگشتی و لەگەڵ کوردستانی عێراق بەتایبەتی و هەروەها سەیرەکەین ئەو علااقاتانە وردە دروستە بێ لە بینی عێراق و کوردستان لەلایک و لە بینی دەوڵەتانی عەرەب و بەتایبەتی دەوڵەتانی خەلیج لە لایکی تریشەوە ئەمە معنایکی تایبەتمەندیکی خۆی هەیە وەکو جەنابەت ئیشارە یابوو ئەم شەڕە انعکاساتێکی هەیە لەسەر ناوچە ڕۆژهەڵاتی ناوڕاست و بەتایبەتی ناوچەی ئێمەیە کە
سوالەکە لێرەیە چۆن بتوانی قیادەی کوردی دەسەڵاتدارانی کوردی ئەو مەوزوعە زیاتر بچێتە ناوی و چۆن استفادە لی ئەەکەی و بقۆزی بۆ مەسلحەتی خۆی لێرە داوا ئەەکەم لە قیادەی کوردی بەڕاستی ئەو مەوزوعە زۆر بە مهمی وەربگری و اعتیمادەکە لەسەر کادیرانی ئەکادیمیەکان و خاوەن ئەزمون بە تایبەتی لە ڕووی سیاه و لە ڕووی قانون و لە ڕووی مەسائلێکی تر کە سوود وەرئەگر لەم وەزعە کە احتیمال زۆر انعکاساتێکی ئەکا لەسەر قەضیەی کوردی بە تایبەتی و لە عێراق و ناوچەکە بە شێوەیەکی گشتی. بەڵێ دەست خۆش دکتۆر خەلیل کاگ پێشڕەوەیستی مەسلەی ینی زۆرێک لە چاودێران و خەڵکی کوردستان ینی واڵێن بۆ نموناڵێن قەزیە کارەساتبار و هەروەها ڕووداوە نەخوازرا و ئەوانەی کە دوژمنکارانە بوون بەرامبەر کورد و بەرامبەر خەڵکی کوردستان و بەرامبەر خودی نێوانی لایەنە سیاسیەکان ئەگەر ئەمانە هۆکار نەبوون بۆ نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان و تێپەڕاندنی بیر و بۆ چوونە جیاوازەکان بەڵام قەزیشی گرنگتر لەوە هەبوو کە ئەویش مەسلەی وزە و هەروەها سەرچاوی سروشتی لە هەرێمی کوردستان یعنی ئەڵێ ئەمە ژوای نەکرد کە بۆ نمونە کورد و لایەنە سیاسیەکان تەبابن لەسەری و لە پێناو بەرژەوەندی و یەکگرتووی کووردا بەکاربێ ئەمەیان تا چەند وایەتەوە لەگەڵ ئەو ڕاید یا پێچەوانی ئەوەی دەڕاستیان من ئەگەر لەسەر بابەتی وزە قسە بکەین و ئەم نەخشە تازەیە کە پەیوەست دەبتەوە بە ئەوروپا و جۆرانە جیهانیشەوە کە بە لە هات پۆین خستنە سەر وزەی هەرێمی کوردستان باسی بەشێک لە وڵاتانە من پێم وانە ئەم بابەتە کۆتایی هاتبێت و لەوێندەریشەوە نەببێتە مای یەکگرتووی کووردە بەڵکو ئەمە بابەتێک کە تازە لە هەنگاوە سەرەتاویەکانین ئەمە بابەتێکی استراتیژی دوورمەودایە لە داهاتووە بەرهەمەکانی دەبەستەوە بۆیە من لەگە ئەم ڕێیە نیم کە وزەمایی دروستکردنی ناتەبایی بی لە نێوان هەرێمی کوردستانە ئەگەر بۆ ماوە کورتی شاوبی بەڵام لە داهاتوو کورد بەدڵیبی بەدڵی نەبی مادە بکەتۆتە سەر ئەم نەخشە جیهانیەوە دەبێت بە شێوەیەکی یەگرتوانە لە ئاس ئەم قۆناغەبی بەداخۆم قسەی دەکەم ومێدەوارم لە ئەم ویستە لایەن کە بەشێک لە کاراکتەرە کوردیەکانەوە سەرچاوی گرتبایە نەک لە دۆستەکانمان لە ئاسی دەرەوە سەرچاوی گرتبایە بۆیە پەیامەکانی ئەمریکا پەیامەکانی ئەوروپا پەیامەکانی یار و نێیارمان بە هەرێمی کوردستانەوە ڕوونا پێما دەڵێن کە بە شێوەیەک هەڵسوکەوت لەگە هەرێمی کوردستان دەکەن لەمەڕ ئەم دۆسیەیە بێ دروستکردنی جیاکاری بێ دروستکردنی جیاوازی ئەو ڕێگر و لەمپەرانە لەسەر ئاستی ناوخۆن تەنانەت ئاستە ناوخۆیەکە وای لێ کردووە بەشێک لە هەنگاوە سەرەتاییەکان درێژبی بەڵام من پێم وانی ئەمە تا سەر بیتن بۆیە ئەگەر ئێستا جیاوازی نێوان ئیدارەدانی شارەکان ڕێگرێک بێت بۆ تەباکردنی یان بۆ ڕێخستنی ئەم دۆسیە گرینگە کە پێی دەگوتێ وزە هەرێمی کوردستان دەباتە سەر نەخشەی وزەی جیهانیەوە بێگومان لە داهاتوو لە ئەنجامی فشاری ناوخۆی دەرەچیەوە ئەم ویستانەش دێنەوە سەر ڕێگا ڕاستەکەشەوە تا چەند مامەڵەکردنی نابەرپرسانە لەگەڵ ئەم دۆسیە گرنگە بە تایبەتی دۆسی وزە نابێتە هۆی هێنانی کارەسات و تراجیدیایشی دیکە بۆ گەلی کورد بەشێک هەمیشە چاودێران لەسەر ئاسی دەرەوە لەسەر ئاسی ناوخۆ لە ماوەی ڕابردوو بە شێوەیەک شەن و کەوی قۆناغەکەیان کردووە بە نمونە وتویانە کە نەفت مای کارەساتە بۆ هەرێمی کوردستان ڕاستە ئەمە لە ئاستی خوارەوە دەبوو نەفتەکە بە شێوەیەکتر بەکار بێت کە ڕێژەی گەندەڵی کەم ببتەوە ڕێژەی خزمەت گوزاری زیاد بێت ڕێژەی دروستکردنی ژێرخان بۆ هەرێم زۆر لە پێشتری بەراورد بە ئێستا بەڵام لە دوجار من پێم وایە ئەمە هۆکار دەبێت بۆ دروستکردنی تەباوی و خستنی دۆسیەکە ئەگەر چی لە ناو خۆ بەشێک لە کاراکتەرەکان دەیانەوەی ئەمە بە ڕێی ناڕاستە بن بەڵام لەسەر ئاسی دەرەوە ڕاست دەکرێتەوە با من نمونەیەکت بۆ بەدەست بێن بۆ باز بکەم لە نیوەی 2000ەکان کاتێک تورکیا هەڕەشەی هێرشکردنە سەر هەرێمی کوردستانی دەکرد لەوێن دەرەوە هێزی لەسەر سنوور کۆ دەکردەوە ئەگەر من زاکرم هاوکارم بیتن 2005 و بەولاترەوە بوو تاکە هۆکار کەوای کرد هەرێمی کوردستان بپارێزیت بریتی بوو لەو کۆمپانیایە گەورانەی جیهانی کە لەباری بوزەیە لە هەرێمی کوردستانە دامەزرا بوون لە هەرێمی کوردستانە دامەزرا بوون ئەمانە وایان کرد لۆبیەکی جیهانی دروست بێت کە هەرێمی کوردستان بپارێزێت بۆیە
ئەمە وام لێ دەکا بارگاوی بم بۆ بیرکردنەوەی کە لە 2000 دۆسەی وزە دەبێتە مایەی پاراستنی هەرێمی کوردستان ئەمە دیوەچیان دیوەکەی تریشیانەوە کاتێک ئێستا بەشێک لە وڵاتە هەرێمەیاتێکا وێڕای ئەوەی دژایەتی بەردەوامی ئەوە دەکەن کە هەرێمی کوردستان پێش نەکەوێت بەڵام بە ئەندازێش هەوڵی ڕوخاندنی هەرێمی کوردستان نادەن ببێتە سەفەرچ بۆچی لەبەرەوەی ئێستا بازاڕێکی باشی ساختکردنەوەی کەلوپەلەکانێتی بۆیە لێرەشەوە بزنس و وزە بۆ مای پاراستنی قوارەی هەرێمی کوردستانە ئەمە لێرە هەروانیە لە وڵاتانیشەوە بنمونە لە دوای داگیرکردنی کوێت لەلایەن سەدام حوسێنەوە ئەوەی پارە وای کرد کوێت بپارێزی و ئێستاش وەکو دەوڵەت ببینێتەوە هەر وزەی کوێتی بوو کە پاراستی من پێم وایە ئەمە وزەیە ئەمە ئەزمونێکی دووبارە بۆی چەند بارەیە لێرە و لەوێ کە ڕوودا لە 2000 لە هەرێمی کوردستانیش ئەمەی وای کردووە کە هەرێمی کوردستان بازارێکی ساختکردنەوەبی وێڕای ئەمە پاساونیە بۆ خراپ بەکارهێنانی دۆسەی نەوت کە ئێستا بە خراپ بەکاردێ ئەمە پاساونیە بۆ ئەوەی کە چاوپۆشی لە ئاز گەندەڵیە زۆرەکانی هەرێمی کوردستان کرێت کە ئێستا هەیە ئەمە چاوپۆشی بۆ نییە پاساو بدەینە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە بۆچی گەندەڵی کەم ناکەنەوە بەڵام لە 2000 بە بینینی گەورەتر هەرێمی کوردستان هەتا ئێستا دۆسەی وزەمایی خێر بۆ پاراستنی قوارەکەی لەسەر ئاستی دەرەوە دەست خۆش کاک پێشڕە و دکتۆر خەلیل ئەمە دوا سەرنج و پەیامی خۆت لەم بارەیە بگەینی سوپاس دەکەم وڵی کاک پێشڕشتێکی جوانێکی باس کرد پێشی فترەیەکی کە لە پێشەوە کە مامجەلال بە حیات بوو لەگەڵ کاک مەسعود توانیان هەردووکیان لە دوای 2023 شتێکی گەورە بۆ ملەتی کورد بە تایبەتی لە کوردستانی عێراق جێبەجێ بکەن ئەوەی کە هاتووە لە دستور و لە دوای ئەو جێبەجێکردنی دستور ئەمڕۆ لە دوای مامجەلال ئێمە هێوامان هەوەیە کە کاک مەسعود جێگای ئەو بگری کە ئێستا ڕەمزە بۆ هەرێمی کوردستان و بۆ ملەتی کورد کە بتوانی ئەمڕۆ ئەم ئەزمونە چۆن بخەتە پێشەوە و ئەو یەکبوونە لە بینی ئەحزابەکان کە یەک بگرن تەمەنا ئەەکەین دەورێکی سەرەکی هەبێت بۆ ئەم مەسەلەکە تاکو بتوانی هەرێم بۆ بەیانی بەقوەترە بێت و ئەتوانی بەرامبەر دوژمنان ڕاوەستێت دەست خۆش بە دکتۆر خەلی کاک پێشڕۆی چ ماوە بیڵێ دەم خۆش خەلی وەڵام منیش لە 2000 ئەم قسەیە دەکەم ئێستا هەرێمی کوردستان ئەگەر بیەوێ بۆ داهاتوو بە شێوەیەکی بەردەوام بمینێت و لە 2000 هەرێمێک بێت بۆ گەشەی زیاتری نێوان پارچەکانی تری هەمێوی کوردستانیشە دەبێت حیزب بە باڵا دەستەکان بەردەوەندی حیزبیەکانیان بەلاوە بنێن بێن لەسەر دۆسیێک نەتەوایەتیەکە کار بکەن بە پلەیەک پارتی دیموکراتی کوردستان لەناو پارتیش بە پلەیەک کاک مەسعود بارزانی کە ئەمە ڕۆڵێکی مێژووی گەورەی لەسەر شانە کە دەبێت هەمووان کۆ بکاتەوە لە 2000 بە شێوەیەک ئاراستەیان بکات کە هەرێمی کوردستان ببێتە وێزگەیەک دەلاقێک بۆ چوونە پێشیەوە بۆیە من هاوبیرم لەگە قسەکەی کاک دکتۆرە زۆر سپاس بۆ هەرێک لە میوان بەرزەکانم کاک پێشڕەوەیسی کادری پێشکەوتوی شێتی کە لە سۆدۆکارمان لە شاری هەولێر لەگەڵ مابووی سپاس بۆ دکتۆر خەلیل اسماعیل مامۆستای زانکۆ کە لە ڕێگەی سکایپۆ لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مابوو زۆر سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ڕۆژە میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ